تەچ تاخیر بدەنا هەندێکم دەینا لێرە تەمەشات بکرد باە یەک وایرێک بوو ئەو وایرە هەر جەریمەیە مۆبایلی پێشەحم بکەیت یعنی خوای گەورە قبول ناکە بەڕاستی جەریمەیە وایری ئەو وایری هەر خەڵک زۆر بووە بە مەسەڵەن ملیۆنێر و ئەوانە بەم پۆخڵەواتە دەتوانم بڵێم سەتا دەی خەڵکی بەوەی دەورەمەند بووە دەچیتن ئەشیایەکی دەکڕی ئەمن یەک بەخۆم چوومە چین لە چین قاعدە شەحنەکە بوو بە 5 سنت 10 سنت 15 سنت 6 دلار ئەمن یەک بەخۆم نەک ڕیکلام لە بەخۆم بکەم گوتم ئەمن نەوی 6 دلارم دەوێت لەبەرم بەخۆم وەستامە لەبەر سومعەی خۆم 6 دلارێکم کڕی چینیەکە گۆدیوەتی ئەوە بە 50 دەژمێردرێن ئەوانی مەملەکەتینگ و ئەوی ئەوەی بە کەسەوەی نابە لۆ ئەوەی نابێت مەبەستی بازرگانی کورد بوو بازرگانی کورد بوو گوتی بە عێراقیەکان گوتی عێراقیەکان بە 50 دەژمێردرێ ئەوەی ببە لەبەرێ ئەوە کولفەتان گران دەبیتن ئەوەی ببە هەموو خەڵک ئەوەی دەبەوتم ئەمن ئەوم ناوێتن بە کەلک نایە یعنی بەڕاستی جەریمەیە ئەی زەرەرە کرد بەڵێ زەرەرت کرد ئەمن سمعە و شخصیەتی خۆم نانەزانی بۆ مەسەن هەندێک کەس قەنەعەتی وایە مەسەڵەن شتی باش بێنی زەرەرەکەی خەڵک حەزی لە شتی خراپە ئەم منطقە ڕاستە هەر بالعکسە یەکەم لەبەرخوای گەورە چکە ئەو ڕزقەیە حرام دەبیتن ئەگەر لە خۆت تەأسیر نەکاتن لە ماڵ و مندارت تەأسیر دەکات دووەم ئەو شتە ئەسلیە ئەتو کە داتەن زەبوونی خۆت مشتریەکەی خۆت جارێکی دیکە نەک بەخۆی دە نەفەریت کەش دەینتەوە یعنی منطقیەن مشتریت زیاتر دەبیتن لەوەی کەمتر بیتن هەر چەندی بتانی پارەی زیاتر پێ بدەی قازانجی کەمترە بەس بەردەوامترە ڕاستە وەکو